یاران ڕاپەڕین وەختتان وە خەیر ئومیدوارم لە هەر کوێن ساق و سەلامەت بن. ئەمشەو ئێمە گەرەکمانە جیبەیتێک لە چوارچێوەی تێپەڕبوون و گوزارە لە دەواازەکان نظام سڵتە بۆ یاداوەریکردن لەسەر مەفاهیمە گوزەشتە لەگەڵ ئێوە بمانوێت. فرە کەسێک مراجعکە بە یارانە ڕاپەڕین و ئەوان ئەودەتی ئەدەن و بە دیبەیتەکان، بەڵام متعاسفانە خەڵک بەلای و مهم نییە وەسعی ناکات کە بچێت لەم دیبەیتانە ئستفادە بکە. پێی وایە وەختی پڕاوە نازانێ هیچ کام لەو دیبەیتانە ئەزافە نەبوون و هیچ کام لە مەسائلێک کە ئێمە مەترەحمان کرد شتە زیادە نەبوو. بۆیە من ئەگەر وە بیرە ئێوە بێنم و ئێمە کەسانی مراجعمان پێکایژی فڵانی تۆ چه کتاوهایەکە خوێنی تا منیش بیخوێنم و بەم نگاه بگەم کە ئەنەهوو ئەنچێک کە ئێمە بەحسی ئەەکەین و ئەنچێک کە ئێمە باسی ئەەکەین لەم شۆڕشە کوردیە و لەم ئاخرین شۆڕشە لە ناو کتاوەکانان نووسریاگە. ئەنچێکە لە توو لە ئەم دیبەیتانە بۆ ئێوە تەی ساڵان ڕابردوو دروستکریا لە هیچ کتێوێکان نییە. بەحسە ئەوە نییە کە ئێمە لە دادەکان و لە دەیتاکان استفادەمان نەکردگە. بەحسی ئەوەسە کە ئەم شۆڕشە کوردیە عوسارە و چەکیدەیە زووخەکانە زامەکان ئێمەس و ئێمە لە ناو دڵ ڕەنجەکانە خۆمانەوە هاتکینە سەدەرەوە. ئەنچە کە ئێوە لە ڕاپەڕین فێری ئەوەن لە هیچ دانشگاهێکی دنیا تەدریسی ناکەن و بە ئێوەی فێر ناکەن. ئەوەی کە نظام سڵتە چۆن کارەکە، ئەوەی کە لەسەر خصلەتە ئینسانەکان چۆن ڕەفتارەکە و چۆن دەستکاریانەکە، ئەوەی کە مردمانێک کە بەرهەم هێنریاگن تا چه میزان تابع نگاه سطحی بەرداشتهای سطحی و تعمیمدان خۆیانن بە دیگەران. و ئەمە بووگەسۆ سەرەتایە کە ئێمە بەرەبەرە سەنگەرمان لێ فەتح بووگە و ئێمە نازانین بۆچی وامان لێ هاتگە. ئێمە تەنانەت قبوڵە مەسئولیەت ناکەین و قبول ناکەین کە ئێمە ئازاد نەبووگین کە انتخاب بکەین. ئێمە ئازاد بووگین کە انتخاب بکەین بەردەوین. ئێمە ئازاد بووگین کە انتخاب بکەین دەمدا بخەین. ئێمە ئازادین کە انتخاب بکەین و خۆمان لە مەسیرە ئازادیە قەرار نەدەین. بۆیە مردم پشتە تێڵەکە، مردم گوێت لێ نادا، مردم سعیەکات لە مواجهبوونەتە کە ئازادی خۆیان بخزێتە دامان لەزەت تەڵەبی. و تۆ تەمام ئەمانتە معاوزە کرد. تۆ بە عنوانە ئینسانێک وجودە ئینسانیە کە هەسد مقەسر بووی و ئێمەمانان مقەسر بووین. ئێمە لەسەر تەئسیرە زەهنیەت سازی عادەتکردن قسەمان کرد. تەماشا بکەن دوژمنانە ئێمە وەختی دەستیان بەتاڵە، وەختی قسەیەکیان بۆ کردن نییە، وەختی بەحسێکیان نییە مەترەحی بکەن، دەست ئەوەن بۆ دەمدەسیترین شتێک لە وجود خۆیانە مەوجودە. مەسەڵەن تەیەم ساڵهای گوزەشتە هیچ کەس نەیتوانی بێت بەرخەلافە پرسیارهایە کە ئێمە ئەیکەین توانە مەسئولیەت پەزیری و جوابدانەوەی بوێت و نەیبوو. و کون بە کون ئەگەڕیان بەهانەیەک بدۆزنەوە، شتێک پەیدا بکەن کە خۆیانی پێ هەڵوەسن بۆ کۆمەلگای سەتحی داڕمیاجی داتەپیاک، نەفەقەت ئەم کوردەوارە ئێمە بەڵکو تەمامە دنیا واسە و ئەم شکلیە دەستاویزە دروستکە لە ڕاستای تەخریبە تۆ. مەسەڵەن ئەم شەبەکەهای ئیجتیماعیە ئەوانەی سەر بەم ئەحزابەنە جەدیدەن چووگەن وۆیسێکیان لە مندانیاگە و لە ژێریان هوسی ئەگیانە جاش کە من لەوێ بەحسەکە مفەکتێرم و لە کتاوە بەینە دوو ئینقلابە یۆران ئابراهامیان و داستانە فەرقەی ئازەربایجان و معامڵاتێک کە قازی محەممەد کردگێسی تەکە دەوڵەتە
إيراني وتكا قوام السلطنة من اشتباهي لويجم فروقي خليكم خيانة قاضي محمد لكن تكست خويانا نا لكن تكست متن رابرينو نا لكن تكست خويانا خليكم خيانة قاضي محمد درخم كابرا مثلا هات كان رخنا ليه ما بقري نساقي سي فروغيني قوام السلطناز يعني تماما أم مبحثك من منزور بوغا جيب جيئي ناويك بعس بوغا أم فكر بكات أتواني إبطالك بدا بسر أم مطلبة بالآخر شو نساقي سي ما هركسي بشهيدا كان ما انتوين بكا زواني أورين أما حزب ديمقراط نساقي سي حيز ديمقراط حيز الديمقراط أوي واقازي محمي كشتقو أوي واقاسم لوي كشتقو شرف كندي كشتقا باباكا ببازارا وأشيت الريو أم مذاكريتك هاكا أو أنا خيرتي هز بيت كسيك التوهين بكا وقاسي محمد يعني النغدي بكاتو بيكوشي زواني بوري ديتو أقر زوان بروي بو زوان دولة إيراني ناوريد يعني أما بيكانينا تو مثلا كسيك بيبا لبراكت بيكوشي براكيتو الدفن بيو بچي تجير چاليك بيت جمين يبدا وقبر براكت مثلا بچي بيجي يركا جمين باو براكا ما يكوجم ديتو اگر بكوج وايتا قاتل براكتا اكوش تو نيتا وحد وقيافة لذا اگر توجودان كردو اما تي سالان الرابردو خليكوين بم مردمه امانوت اما معنان اما مردم چون بخيال بوگين چون بمسؤوليت بوگين بعد چون توقع من هز لبي مسؤوليتي لإجنور كردنا بجيري كي دروست بگين تماشا كان تبزن ظاهر چنه تأثيري هز من تغييراتكم لشهره خوم داقا ام تغييراتها لبو او كساني كإيما ناسن وبتسوير إيمان ديگا لو أهلي والله چنان شوكيك دروسكا كترف فكركا وقت من قصاكا مشي تواو مباني فكريش مقور ياويت يعني يستحزب حزب ديمقراط بكم يستحزب باكاكا بكم يستم مثلا عبد الله وجهلان بنام حابو نويت يارو بري خوان ادا بري خودان نويت چون مقور ياغم قيافة مقور ياغم چون جاران كسيولن بو كريشن بو يكي ايودا ما حكمتيستيه شكل منصور حكمته دا يكي ايودا ما كاكا حماهية يكي ايودا ما مسلمانة سلفية حج منطقي كي نبو حج سؤالي كي نبو حج دليلي كي ناها وردو بلام صرفا خوشينها تقينيها ام قيافية بپسند نبو ليه اترسيا حج وريق بو ام انسان لبرانبر ام موزعي قرت يكي هالي اقر هاواي وت ام راديكاليزم وام كلام الروان كتيت درو در اثر مصرف مواد مخدر و روان گردانه كاش بكم تو استشعري من اوينيت دمو لي ومن حتى نشان نادا من سيجاريم شبر سيبوي كتو مواد مخدر مصرف كي تو چون نية اطرافيانت قشتي مواد مخدر مصرف كنا تو چون نية خود سخيفي تو چون نية خود نوكر ديگراني تو چون خود نية تأمين حوائجت لطرف ديگران وأكري وتو حج وقت ناتواني تصور بك إنسان يتواني لكو نظام كان يوبيت در إنسان يتواني كرديتي كي بيوت كتو نيسد وتو بينقي تو دس أوي بهم مسائل السخيفة وأما مسائل بتشوكك حجيك نية إما وتمان مردم إما رواية كردبونيان قم كرد وكرديتيان قم كرد وقتی تین آریا بازی بو تو دروس اکن وقتی دست اون بو ماد و کورشت و میترا بازی و زردشت بازی کاریان هست بما بو خاطری امی که یه زمانی تو بر روایت میترا بازی عادتکی یه زمانی تو بر روایت اسلام تشیع تسنن اخوانی سلفی اما انا قشتی داستانه ای کن الذهن تو هر کامیان که بدرتی خوارد سویچ اکیت سری أجيت السري من مثال ما أردو وساوي كتو صح عكس صدام حسين آوي زانكي
ئێوارە لای ئەوەی عکسە جەلال تاڵەبانی داعنی تۆ دائیمەنی ڕەوایەتی کەس بیخەیتە جێگەی ئەو ڕەوایەتە و ئەوەی کە لە بەینیان بردوو ڕەوایەتە کوردیەت بوو کاورە ئەیوت ئینسانە کورد ئەمەسەکە وەختی قسەکە وەختی شەرواڵی کوردی و پوشش کوردی ئەکاتە بەری و دەمە قۆپانێ ئەکاتە پێی بەمەهێژن کورد كأنه إنسان ماهية وجودي إسانس وجودي يكيكا هم زمان تكي يكترياتيت وكو چون حيوانات وانا مثلا قايك كمتولد أويت كلدايق أويت ماهية وجودي يكيكا هيش تغيير ناكات هيش تعليمك نقركا هيش مسيرك بو مهمنية دارێک هەرواسە سەگێ پشیلێ هەر نوع ئۆرگانیزمێک کە تۆ دەسی بۆ ئەوەی ماهیەت وجودی یەکێکە تۆ ئەو جار کوردت هاوردام سەدحەوتت کورد مەفهومێکی ئتنیکی قەومیە هەر کەسێ شەرواڵەکەی باتۆ ئۆسا جافر نیو متر خشتەکی بۆ دابنێت پشوێنێ سێگرەی لەسەرەوە بووە سێفرە کوردە تاقیلێ بنێتە سەری وەمەێژن کورد یۆ ئەوێتۆ کورد در صورتی که کرد جوهر بو خصلت بو کرد اسانس بو ماهیت بو که تو مشاه پی بگایتا تو که لدایکوی لوحیکی چرمگو لدایک او و ام با آموشگاری که اکریا ببزایی کردی و با انتخاب و اراده که لآزادی خویای کرد ابو لپروسیسی که لفراین محوریه که ابو بوی که ایشه بوید لذا نظام السلطة كيس تماشاكن يوقشتتان قبولكن بتعيبتي إيممانانا برواية استعمار زدا شرق استعمار زدا إنسان غربي من للوت كادي وبيمان وابو أمانة آخر إنسانيات أخلاق بيشكوتن وأهم كلمات جادوية أحمقانة كسؤال ناكل بيشكوتن يعني شي وإما أصولا ما نزاني وأجر مثالك ما أنا هاورد لم دنيا فورا فكت كشورانا غربي كوراي قشبور تشاو صوز ما أنا هاورد وأنا ما نزاني أصولا ما أنا شون كار أكان أصولا عيبو إرادة كان يعني كنا كان يعني ودرزة كان يعني وهذا كوي تاوي كلا تو بقومت بزانا نظام السلطة حجيك نية بيجقل ايومانان نظامي سلطان ايومانان داستاني نظام السلطة تان باور كردقا ايومانان ايجن ككرد كرد ديا اكوا ايومانان كايجن كرد نوي ميديا وكي خسراوا ايوا ايجن وقتی ئێوە ئێژن کورد نەوەی میدیا و کەی خسرەوە ئەو جار تۆ ئێشێ بچیتە دامانە کوورشە کەبیر ئێشێ بچیتە سەر ڕەوایەتە ئێرانیەت بشی ئەوە قبولکەی حەز بەو داستانە ئەەکەی تۆ حەزەکەی بە زەردەشت تەوەجۆکەی چون تۆ ئەسڵەن نەتفەهمی کە کەلام مقدس کەلام شەفاهیە بۆ چون اشي للسينية هر انسانك حفظ بويت وهر انسانك بأوي فكري بيبكاتو لا شعور عملي بيبكا فلسفية يوغا چون چيه اوانتان فرشيكن امرو مصرف اكان اچن يوغا اچن مديتيشن چيه فلسفية يوغا اما سكتو بتواني در لحظة زندگي كي نفكر بآيندكي نفكر بقزشتكي وبتواني أموري لدرونتا نهادي نبكي وبيبكي كبي أوي فكري بيبكي تو بتواني عملي بيبكي دي أما لطريق نريت هزارا صالي توا لم كردوار خرياب وجودتو بمتن وبالرواية الشفاهية كردي وبشي خلطيان بالتصوير خلطيان ببومباردمنت الزرق وبرق بأبزار وبتوهم بعمل نمونة كتان بودابنيم دولة إيراني خلقي كرقسها مال بعد تو چون كاتا مال چه شكليات كاتا مال تيجي او تانك ما وردنا وخيابان نه
تێت لە خۆت ئستفادەکە لە مەردەمت لە تۆیە کە وایتەکە تۆیە کە بەناوە سەڵامەتی تۆیە کە بەناوە محیبەت تۆیە کە بەناوە پێشکەوتن تۆیە کە بەناوە حەفزە گیانە ئینسانەکان ئەکەویتە شوێنە ترسێک و فکرەکەی هەماهنگ بوونەتەکە ئەم ترسە شیکە و تۆ ئوسولەن خەریکی سیاسەتەکان و نیاتە نظام سڵتە جێبەجێەکەی. من نمونەیەکتانی سە بۆ لێدەم 3 دقیقەز بە زوانە گۆرانیە و تەرجمەیەکەمە بۆیەوە. مردم عزیز سرای سر ایران کرونا ما را گشت کرده و ایران بزن کرونا چو و پیمان کرد سلام علیکیش و یاد ما برد. بزانن ئەمە کەسێکە بە ناوە محەممەدە فەتاحی شعری وتگا بۆ کۆرۆنا. تۆ فکرەکەی ئەمە دەنگە پیرەمەردێکی کوردە و حالە ڕاستای مردمە و کارە تەنزێکی کردە و وەقایع دنیاە بڕۆ هەر کەسێ بە جۆرێک ئەی هۆنێت و نا. ئاغای محەممەدە فەتاحی ئەم شعرەی نظامە سڵتەیە ئێرانی سفارش داگە کە ئەم ئاغاوە دەنگە پیرەمەردانەی خۆی بیخوێنێ کە تۆ هەم بە تەنزە کوردیەکە حەزی پێ بکەی هەم بە زوانە کوردی کە پێتی داگە حەزی پێ بکەی و بە تەوسیەکانی ئەمەڵ بکەی. ئایسە من ئەم شعرە بۆ ئێوە تەفسیریەکەمەوە. هیئت دولت جلسه نایه دستور جدید و گشت دایه تا اگر 21 لتعطیلات باید تعطیل بود لکل ولاتی باید هیچ کسی لشار خارج نو چی دست هر جای رامال باید دو اگر بگرند ماشینت خفه تا اگر ویه من چولین یا کفه. ئەمە خەریکە دەستورات و حکوومەت لە قاڵبە شعرا هێژێ ها چوو بیتە مسافرەت بێرە و ئەگەر نەیت و ئەدگرن ئەگەر نەیت و جەریمەی ماشینەکەت ئەکەن ماشینەکەت ئەخەن تەوەجۆ بکەن خەریکە چه خەتە فکریە چه هاوکاریە تەکە نظام و سڵتە و دەستگاهای ئەمنیەتیەکە ئەم پیرەمەردەوە تۆ حەزی پێیەکی تو ئێژی ئەمە کوردە و شعری خۆشێکی وتکە و دەست وە دەست ئەیگەڕێنی. نوشی بخشنده یا که رحیمه 500,000 بودن جریمه نوشی بەخشەندە یا کە ڕەحیمە نێژی بەخشەندە و ڕەحیمە کێ کارمەندە دەوڵەت نەنە 500,000 تمەن جەریمە دەکە هەواسە بێ حتمەن جەریمە دەکە. نەوشی بەخشەندە یا کە ڕەحیمە نە ئەوە خشێت نە ڕەحیمە و حتمەن جەریمەت دەکە. یعنی شید و بیل دکان بازاری گشتی بی تعطیل و مال بنیشیم و وی بزانیم خدا چوه پیمان که و مال بنیشیم و وی تا بزانیم خدا چوە پیمانکەی. لە ماڵە دانیشن لەم وەی و نەهامەتە دانیشین لەناوە ئەم وەیە تا بزانین خواچیمان پێکە. ئەمە قسەی چێز ئەمە قسەی ئەحمەقێکە لەو ئەحمەقانەی کە وا لە ڕاستای نەزامە سڵتە وا لە بیرسانە من وەختی بەحسمە کرد ئەمانەی کە وانە ناوە ئەم کوردەوارە بەناوە حیزبکارەکەن مشتی زۆڵ دەهاتین مشتی تۆسعە نەیافتەگەن وا لە بیرسانە ئەموو کاورا زەنگەدا بۆتە و ئێجی چی بکەین و دەی مچەی هیجری ئەحمەقە و خواهڵی ناگرێ و دڵسۆزە وەلی ئەحمەقە. تەوەجۆکەی ئەمە وەیەکە و کەوت کەسە ملمان و چی بکەین و دەستمان بێدە سەڵاتە و لەم وەیە دانیشین لەماڵ با دانیشین لەماڵ ئەم قسە ئەحمەقانە داهاتیە. تەوەجۆکەی ئەمە تەوسیەکە باوە گەورەیەکە و خەریکە تەوسیەمان پێیەکە. اگر شید بونه یا اگر هارو هیشت سنزه و دریش کس نشود و دی ئەگەر شید بینە ئەگەر هارو هیچ سیزدە و دەریش کەس نەچووە دەیشت. شێت ئەوەن خول ئەوەن هار و هاج ئەوەن ئەدەنە دەر و دیوار دانیشن لە ماڵە مەڕۆنە دەر ئەم شعرە خۆشە و کاورایە پیرەمەردە کورد و تکێسی. تەوەجۆکەن دردی هاتیه وی دیشت و دره هر که بگریده خری و سره و قول فارسی یه دردموشه عامل خونریزی لهر دو گوشه ریاد افونت گوشت خونریزی یش سوقات عید و نوروزی. تەوەجۆتان کرد چ خۆش خەسیە زێنت ئەمە دەردەموشە و ئەدا لە گوێت و خوێن لە گوێ تێت و لە ڕیەت عفونەت ئەکا و خوێنڕێزی ئەکا و ئەمری. تەوەجۆ بکەن لە نەو سیستەم ئەم عەلی خامنەیە مەسەن تۆ فکرەکەی عەلی خامنەیە
پازگایەکە لەوەی دانریاگەن نە ئامەسە چ حەمەی فەتاحی ئەمەسە نظام سوڵتە ئەمەسە دەوڵەتە ئێرانی ئەم کاوراسە فقدیش میشه عامل انتقال امجا گوش بگر و بتپه بن مال و خدا ای درد شوخین یلگری بی خیال بودن هر کسی مری هر کسیش بمری خنه و چاله خری شو دستر جنو مناله نه فاتا لیدن نه چن مالت دست و قید نین حتی حلالت یه دلت خوش چیدن تفریق کی سوتان بار منالگان کی او باوگگه ده کشت کرونا خسنه و چال شو و بی صدا تناف دانا قی خسنه و گو توجه که چون خدی که مردم تحریکه که توجه که مردم عامی چون خدی که تحریکه که بچی تدرو امری هر و مشتی احکه که نمله حالید بو لو داشتانه دن منالک او اجن بابا کرونا ایکه و مرد توجه کن کرونا نوکو ایدز بیکرده قیزونیان کرده بۆچی بۆ خاتری ئەمەی مەردەمی لێ بترسێنن مەردەمی پێ بخەنە ماڵەوە بۆ مەردەمیشێ پێ بخەنە ماڵەوە لەبەر خاتری وەی مەردەم نەمرێ مەردەم بۆ حکوومەت فقط ڕقەم و عەدەدە کاکە ئەحمە و کاکە حەمە تەقیوەمانە نییە خۆ ئەسەم بۆی مهم نییە 1 ملیۆن ئەمرێ 10 ملیۆن ئەمرێ 20 ملیۆن ئەمرێ با بمرێ نانخۆرێکەمتر بۆ ئەتکاتە ماڵەوە سوال مەسە بۆ ئەتکاتە ماڵەوە گیانە بپارێزی گەرەمەگەرەکی بوو گیانە تۆ بپارێزی بۆ تەمامە ئەم ساڵانە تۆی هاوسێ کردەکە مەرگە اهک دانلی وجیه کافور اگر توایدن بود کلک نیشان گیان خود بیودیش لناو کرماشان یه شوخی نیه یه گشت راسه 1000 کارشناس کرده ای باسه وسیف کت یە شوخی نییە یە گشتی ڕاستە 1000 کارشناس کردیایی باسە تەوەجۆ بکە فەکت دێرێت تەکە ئەقڵە بازیەکە کاورایەک نافەهمی بیفەهمێنێ بیکاتە ناوە ماڵ ئامەی کاتە ماڵ تەوەجۆکەی حوسەینە شەریعەت مەداری ناتوانێ بتکاتە ماڵ وەیساف ئامریکا ناتوانێ بتکاتە ماڵ ئەم حەمەی فەتاحیەت کاتە ماڵ تەوەجۆکەی دەوڵەت چۆن خەریکە کارەکە نزامە سوڵتە یعنی چی ئیشێ بەی لە کێ شێ بەی لە تەمامە وەچەکانی تحتە ناوە دڵدەوە کەرێکە و نافەهمێ ناوە خاز ئەفەهمێ خاسێ چووگن پێیان تەفهیم کردە چه شێعرێ بێژێت دانیشێوە و دەمە پیرەمەردانەی خۆیان شێعر بێژێ بۆ مەردم یای یا خاوتەماتە مانگی بێ و سەر وە دەست نەهاتە ئەها دانیشە لە ماڵە وە خاو تەماتە و هێلکەوتەماتە ئەم یەک مانگە بەسەر نایژێ دانیشە لە ماڵەوە پڵاو خۆرەشت وە کەوا و لەزەت بووە لە ناو ماڵت نە بچوو سەر خاستەهای حەدە ئەقەلی ئەویش لە گیرفان و خۆتە خاوتەماتە بخۆ لە ماڵە دانیشە حیچ مەخۆ با دەوڵەت کارە خۆی بکە با دەوڵەت سیستەمی نەڕژێتە خوارەوە تەوەجۆکەی هر کیش ها هر جای هلوره بوسی ارباگیش مرد یاگر کفت کوسی را فاتحه وان نگری لور فامیل دوری هن نکه خور خدا کردیه چو و دستی چه ها 4 نفر هست بچو خاکی که بابەی شت مرد نەچۆ بۆ سەری قەبری هەلەوێ دانیشە خدا کردیە چۆوە دەسیتێ خوا کردیەسی چی لە دەسیتێ 4 نەفەر هەر پەیا ئەوێم بابەی تۆ بووە فڕی با مشتیا هەک بکاتەمە لەسەری دانیشە مەچۆ کاروبار نیه دنیا تعطیله هر کس قرض باره نکیدن گیره کاروبار نییە دنیا و تەعتیلە تەوەجۆ بکە کاورا چۆن حرەکەتی کرد ئاوە حرەکەتی کرد وتی ساڵەکەمان ساڵی خراوێکە و کۆرۆنا هاتکە و موسیبەت لێمانی داگە و ئەوزاعەکە فرەخراوەکو مردم عادی هەز ناوی تاکسیا قساکە و زەنگەدا بۆ یەکتری و بەڕاستی ئەوزای زندگی خەیلی خراوە و ئەمانە وە وردە بۆڵە و دەموەگلەیی دەسی پێ کرد ڕۆژگارەکە خراوە دەیسە چی بکەین ئەوە نەخراوە دەوڵەتیش قانونی دروست کردگە و لەم قانونێژێ بچیتە دەرجەریمەت ئەەکەم و نەڕەحیمە و نەبەخشەندەس و حتمەن جەریمەت ئەکات و
شێت و هاربووگی مەچۆ دەربۆ سیانزەوە دەر و دەردی خراوێکە و دەردە مشکە و لێدەدا و گوێ دەتەقێ و خوێن لە ڕێت تێت و ئەمریت و لە هەر کوێ هەی دانیشە و بابەت مردمەڕەوە دەمیوە و بۆتی چاڵەکەن ئیستە بێژە ئەوزای کاس و کار و کاسبیش خراوە خۆ ئەگەر قەرزاری فکری پێ مەکەرەوە. تەوەجۆ کە دەوڵەتی جمهوری ئیسلامی نایە بەستەهای کەلانە ماڵی بە نایبێژێ پوڵە ئاو و بەرق و گاز و 1 ساڵ زندگی ئێوە تەئەمین ئازوقەی ئێوە تەئەمین لە ماڵ و دانیشن ئەم کارە ناکە تێت دانەیە کوردە تێ هەڵدریاگە بۆ تێرێت کە نەسیحەتە بکە بچۆ لە ماڵ دانیشە خاو ڕوین بخوا هێلکە و تەماتە بخوا تۆچۆکەی ئیسەیشە تۆ قەرزاری بابا گوێ مەدە بۆ چوو کار و کاسبی نییە کار و کاسبی نییە بێت و چی ئیسە جوابدە ئەزان پێت ئێژێ چۆن بەرخورد بکەتە کە تەڵەبکارت کە داوای قەرزە لە یەکا بیدەیتەوە ئەو پێت ئێژێ بدێ کارێ هاتە دەرە ماڵ چوەنیت وەسەر و بخەیدێوە چاڵ ئەگەر تەڵەبکارێ هاتە دەرە ماڵت ئەتوانی وەسەر و بیخەیتە ناوی چاڵێ بوو وەبزان نان نییە کە یارو بخۆێ ئەنان وەختێکە قەرز مردم بێ ئەگەر ئامساڵ نان نییە کەسێ بیخوات ئیسە وەختێسی تۆ بێ قەرز جەم بکەیتەوە کەسێ داشت دەریغ نەکەدن یێ مقدارێکیش وە قەرز بێدن خلاصە یەکەمێ داشتون هەوای یەک گشت تەمدید بکەن تاریخەی لە چەک ئەرچەک وە دەسێ لە دەرماڵ نیشێ ئەو بدێکارە فۆری گورس کیشێ خۆبیسە چیت بێژێ ئەگەر چەکوە دەسێ لە دەرەماڵەکە دانیشت بدێکارەکە وە گورز بکەفێتە گیانی داستان حەل بوو جوری قاچی کێ کە نەگری پینە وە خوسێ ئێد و ئێ قەرەنتینە ئێوە تەوەجۆتان کرد دەوڵەتە ئێرانی ئاسین و قودرەت و نظامە سوڵتەی لە دەمە حەمەی فەتاحی و هاتە دەرەوە بە شعرێکی ئەحمەقانەی کاملن سیاسی ئەمنیەتی بۆ دەوڵەتە ئێرانی تۆیش کوردیە و کابرا دەم پانە کات و حەزی پێکەیت و خۆش قسەکە بخوا پیاگیت و ڕازەکە و با تەحملی یەکتری بکەین تۆ بە عنوانە حکوومەت وتە من عاملە ئەمنیەت وە سەڵامەتم وە زندگی ئێوە ئەپارێزم چویت تەپدا سەر کانگایە ئەم جامعە کونا ڕسقەکە گرت دەرامەدەکانی گرت ماڵە مردم و تاڵان کرد سەرزەمینە بەرد وەوتە من زەرورەتمە بەسە ماڵت بێت زندگیت بێت کارت بێت نانت بێت سەڵامەتە بێت تۆ ئیستا نظامە جیهانیت محەکی خواردە دیارە حەچێ نیەیت حەچێ مشتێ چەپاوڵگەرە دەزە پەدەرسەگن هاتکن سوارە مەلا مردمە بووگن ئیستا مردمەشێ چی بکە مردمەشێ تەحمل کە انقلاب نەکە خۆ نەیتە خیابان تەزاورات نەکات نا ئەو کارانە ناوێ بکات ناوێ بچێ نظامە سوڵتە بێرێتە خوارەوە ناوێت تی هەڵبان نە لە ماڵە دانیشێ خاو ڕوون بخوا کەسێکیش هات داوای قەرزی لێکرد وە گورز بەندێ ئیسەکەی وەختی داوای قەرزکردنە پەرسەک بەڵام ئەو سەروەتە ئەو میلیاردها میلیاردەوە لەم مردمە بە یەغما چوو با بچێ مهم نییە تۆ تەحمل کە تەوەجۆکەی دەیتۆ وەختێ ئەمەد ئەوت لە ڕاپەڕین ئەدوێت فعالینە حوزەی جامعەی مەدەنی وشتێ پەدەرسوختەی کڵاوبەردارن عاملن هاتای ئەمنیەتین ئەحزاب هەروانە قازی محەممە وە قاسملو واسە جەلالە تاڵەبانی واسە خانەوادەی بارزانی وانە ئەم خەڵکە نییە منافعی گیری کرد و هاجواش خەریک و ئەیروانی تۆ فکرەکەی دەوڵەتە ئێرانی فقط سپای پاسدارانە مچەی هجری نییە قاسملو نەبوو حەپە ئۆجالان نییە با گشتیان دەوڵەتە ئێرانی تەمامە ئەمانە منزومەیەکن کە یەکتری کاملەکەن لە جەریانە کۆرۆنا بە ئێوە سابت بوو کە ژەڵەژاگیە سیاسەتمەدارانە دنیا تەپیان لێ شیواگە و کەوتنە درۆکردن و یەواشیش ئەخبارەکە ئەگۆڕن کۆرۆنا سەیرە نزولی هەسوو کۆنترۆڵمان کرد و لە بین چوو بێنە دەر و کارکەن و بڕۆن قەرەنتینەکەن و جگێتان ئەەکەین و ئەمانە گشتی تەاتر بوو لەبەرەوەی وەخت بسێنێت لەبەرەوەی وردە بمریت
لەبەرەوەی خەڵک نەزانێت و ئەمانە ئاملەکانیان بوون. تۆ عەزیزم کە چوویتە ماڵەوە کۆرۆنایشی هەر بگریت، وەلێ تۆ ئیستا چوویتە ماڵ و تەواو ترساندیتیان، تەواو ترسیایی نهاتیدە دەرەوەی خە بە حاکمیت بگری لە بەرامبەر حاکمیتات بویسیت. چۆن کاورایەژێ بچۆ گۆرز بکێشە لە تەڵابکارەکەی، بۆ گۆرز نەکێشێ لە حاکمیت، بۆ گۆرز لە دەوڵەت نەکێشێ، بۆ ئیشێ بچێ لە مەردمی بکێشێ، لەو کاورایەوە قەرزی پێداگەیشێ بچێ گۆرز لەو بکێشێ. ئەمە قسەی حەکیمانەست، ئەمە قسەی کوردی و کشتی براین و ماڵ کورد بخەینە یەک. ئاواتانە پێکەن، چۆن وەرەتان چووگە، خۆتان انتخابەکەن واتانە پێ بکەنە. تۆ حەز ئەەکەی بەمە، تۆ حەز ئەەکەی بە عەزیزی وەیسی، تۆ چون چیپی حەمەی فەتاحی بۆ تێرن، مەم کۆڵانە بە پەنجە بۆ تێرن، مچەی هیجری وا کەس کەری پێوە ناوەسێتەوە پێ بۆتی ئەکەن بە ڕاهبەر. مەسعودە بارزانی وا هۆهۆی بکەی تەکە وەڵا خاچێ ئەلەوە ڕێت بۆتی ئەکەن بە ڕاهبەر. بنەماڵەی تاڵەبانی مشتێ مزەورە درۆزنە بێسەوادە ئەحمەقە تەوسعە نەیافتە بۆت ئەکەنە ڕاهبەر، تۆ کلک ئەجەڕێنیوە دەوریانە. کۆرۆنا تۆ لە دەستی نجات پەیان ناکەی، یەخەی دانەدانەتانە چەکرێت. وەلێ تۆ هەمیشە ئێشێ بوێسی تا ئەو ئاخرە تەواو لێت بقۆمێت، ئەو جازری کە تەڵسێ. تۆ ئەسەن تەسەورت لە مەرگ نییە، لە نابودی نییە، لە هیچێک نییە. فەقەت دەمەواکەی قسەی ئەحمەقانە لە دەمە تێتە دەر. دەی یەکێ سوعاد بکە بژێ ئاغای محەممەدە فەتاحی ئەم شعرێ بۆ وتکە، بۆ تەبع شاعری گوڵی کردە دەستی بە تاڵەوە هەروە لە ماڵە خۆی خسکەس و پاڵە ڕووبێ قیبلەوە ئەم شعرێ وتکە تۆ سەرگەرم بوویت. هیچ پیشی لێ مەحزە ڕزای خوا مشکەگرێ. تۆ ئەم شعرە بۆ ئیژی بەم مەفهومە بەم مەزمونەی دێتە دەرەوە، بۆ مەردەم بێدە سەڵاتەکەی. خۆ بەم مەردەمە خوات وەختی ئەمە نەشر ئەدەی، وەختی ئەکەویتە شوێنە قسەی دکتۆر و پەرستدار و ئوستادە دانشگا و شاعرە مەحەلی و گۆرانی هەیە ئەحمەقانە، خروجیەکە دەبێ بەمە. داسۆحە بزانم برسێتی فشارە بۆ تێرێکیەکەی مەرگیش سایە وا لە من لەسەرتا. تۆ عەزیزم 42 ساڵە لە مەرگ ئەترسی، انتخاب ئەەکەی شانی بۆ پانکەی تۆ چاوە دۆڕووی دزیا بوەسی، چاوە دۆڕووی حیزیا بوەسی، چاوە دۆڕووی بێئتاقەتیا بوەسی، چاوە دۆڕووی زۆڵما بوەسی، مادام نانێ بۆ تۆتی و تۆ نەفەسەکێشی. تۆ وات کردووە خوات. بەڵام ئەمە دەرە ماڵە تۆی شەگری، دەرە ماڵە گشتانی گرتگە. ئیستا لە شەبەکەهای مەجازیە فیلمی ئینگلیسیێتە دەرەوە کاورای یەخە ئەگرێ بە مەئمورهای NHS ئەژێ فڵانیتان کوشت، فڵانی 10 دقیقە پێش ساڵەمە لەگرا چووە دەرەوە، 10 دقیقە پێش چۆن کوشتتان. هەست فیلمەکەی موجودە، ئێمە دایەنین. ئێوە باوەڕتان کردو و ئێوە ڕەوایەتی هەن بۆتان دروست کرد و سویشتانە کردە سەر ڕەوایەتەکان. سویچ تۆ فکرەکەی کاورای کورد چۆن یەکشەوە بۆ زەردەشتی، چۆن بۆ زەردەشتی بە نەغد بە ئینتقاد. دێ ئەگەر بە نەغد و ئینتقاد و مەشە کولەن خوای ڕەت کردایەتەوە، ئاسمانی ڕەت کردایەتەوە. چۆن بۆ زەردەشتی، چۆن بۆ مەسیحی، چۆن بۆ شیعە، چۆن ڕەوایەتیان کردە زەهنی. تۆ وەختی کارکردە ئەمانە نەزانی ئادرس ئشتبا ئەچی. جاش ئەکبەر جاش قازی محەممەد ئەکبەر جاش ئەبە و جارانە مەسعودە بارزانی و مەلا مستەفای باوکێسی جەلالە تاڵەبانیە مچەی هیجریە عەبەی موحتەدی ئەکبەر جاش ئەمانە خۆیان و ئەنوان و ئەنسار و هەر هەوادار و تەرەفدار و ئەندامیان. بۆ کەسێک لەم وەزعیەتە نەهات بێژێت کاکە من بە کوردی قساکەم، خۆ بە ئیسپانیایی قسە ناکەم، تماشاکە براکەم. کۆرۆنا دەرمانی نییە، دەرمان ناوێت
واکسنیشی بۆ دروست ناوێت زووترین کاتێککە واکسن بێت 2 ساڵە 8 مانگە دێ ئەم 8 مانگە تەواوە کورەی زەمین ئەیگرێت ئەویش واکسن بێت خۆ 9 ملیارد واکسن نایە کوڕە خاس دەرمانیشی نییە تۆ چۆن هەماهەنگیەکەی تەکە نظام سوڵتا نێڵی ئەم مردمە خوات نەخوا تۆ بۆ بەر لەوەی مردم بکەوێتە گیانی تۆ پەلاماری تۆ با پەلامارە حاکمیت نادەی بیخەی تا لە دڵە ئەمە ئینقلابێکی واقعی مردمهایەکی بە ئەخلاق و دانیشن بنەمای اقتدارە نەریتیەک دابنین تۆ ئەوێسیت حتا مردم کەفکیری خواتە تایدیک بەرسی برسی ئەوێت مردم بکەفنە گیانی یەکتری دزی بکەن چێتەی بکەن ماڵی یەکتری بووان قەتڵ بکەن لە خیابانە تەجاوزکەن بە یەکتری تا تۆ بێژی ئاها دڵە شتێ خاسێک و ئاها مردمە کەسیف و ئەم مردمە ئێوە کەسیفتان کرد و خۆشی تەسلیمە ئێوە بوو بۆ نایەڵن یەک نەفەر کە قسەی واقعیەکە و دوژمن واقعی ئەم نظامە سوڵتەسە تریبوونە گەورەی لە دەساوی قسە بکە بۆ نایەڵن لە چی ئەترسن لە تاغیرە ڕەفتارە ئێوە پس ئەمانەی کە ئێمە بە ئێوە دەرسماندا تەیە ساڵانە گوزەشتە گشتی زەرورەتی بوو کە تۆ ئستفادەی لێ بکەیت تۆ بفەهمی چه خەوەرە تۆ کریاگی تەماڵ ئوفقێکە لە ئایندە نییە ئەترسی کۆرۆنا ئەتخوا خودە حاکمیەتیش ئەترسێ سپای پاسداران ئەترسێ ئەرتش ئەترسێ کردار دەسەی بارزانی ئەترسن تۆیان کردگەسە ماڵ ئەوان نەیگرن بەمرن تۆ بڕۆیتە ماڵ ئەمانیش نێنە دەرەوە مەجبور نەون بێنە دەرەوە چاویان بە تۆ بکەفێ مەجبور نەون دەسە پادگانە نظامیەکانیان قاڵی بوێت مردم تەکە مەرگا ڕوبڕوو بوێتەوە لە خیابان وازح ئاشکار ئەم ترسە کە تۆ بە واستەی تەنافدار و دەستگاهای ئەمنیەتی و ئۆپۆزیسیۆن تۆ کۆلۆنی های جۆرا و جۆرت خستە زەهنە مردم گوزاری لێ بکە دانەتان هەڵتەکێنێت گەشتتان مقەسرن ئێوە ئەم مردمە وادارە بە شەڕە بەر عەلەیهە مردم ئەکەن و ئێوە خەریکن ئەم کارە ئەکەن لە ئێستەوە گورز بکێشە بۆ تەڵەبکارێوە نانی نییە بیخوا تۆ یەکەنانە نییە بیخۆی بکەونە گیانی یەکتری هەڵدڕن وەکو تێ هەڵدریاگەکەی حیزێت دموکرات ڕوویگە ناوێ من یاگە جاش ئێجە قسە بکەیەوە قازی محەممەد زوانە ئەوەڕم کورە ڕۆڵە تۆ زوان وەڕوایە تا ئەوەی وا تەپی داوە سەر باوکو دایکە زوانی ئەوەڕی ڕۆڵە تۆ زوان وەڕوایە تا قاتڵەکەی قازی محەممەد زوانە ئەوەڕی سەحرا ڕوودی وا قاسم لوتی کوشت نەمایەندێ عەلیە لاریجانێ وا لە تارانە دوو ڕۆڵەی گەرەک و حەیزە دموکرات بالێ وەکو سەگبی تۆپێنێ تەوفیق گەژاڵی حتا خۆی نەمرد یاک کۆمەڵی حەیز نەیتوانی بڕابی کوژێرێ و کاکسدیقە کەمانگەر تێ هەڵدریاک تۆ ئەتوانی لە بەرامبەر ڕۆڵا بوێسی زوان ئەوەڕی تۆ ئەدوێت داعش زوان ئەوەڕێ پیفە و ئیشە و خوشونەت و قاسملو و پێغەمبەرە ئاشتی ئێستا کەسی قسە بکاوە قازی محەممەد تۆ زوانی ئەوەڕی تێ هەڵدریاگە حیزە دموقڕات تۆ زوانی ئەوەڕی کورە ئێوە نامەردی نەوێت وە گەلە کۆمە نەوێت لە دەرە ماڵە خۆتانە نەوێ پیاگ نیەن ئێوە کەیشە واڵە پیاگوانە پاتانە ئێوە کەیشە هەمەتان ئەس بنوارن ناو چاوە کاورا بەر ئەساسە ئیمانتان کەسی حەزبکەنەوە مشتی جینایەتکارە فاسدن مشتی درۆزنن چی ئەم دەنگە ئازیەتانەکە چابدیەکە فرەحیزی ناتۆ وەقەوەقەوە کردە و فرە قارەمانم وەلێ دەرکەوت لێ ئەوەی کردە حیزیەتی بوو کاراڵە گەڕێتۆ ێژێ
وتو بۆ عملێ ناکە عملە مەسە منێکم تۆ دەرکاز لە دو نظامە سڵتە نێسە من بوومە ئار و مار بوومە هەرکوڵ بچمە خیابان تەقە بکەم دە نەفەرە کوشم ئاخری یا محاسرە مەکەن یا فیشەکەم تەواوە یا بلەخرە دەوڵەت ئێرانی تەکان ناخوا بەڵام تۆ چۆن دەوڵەت ئێرانیە خەی وەختی ڕەوایەتەکەی باتڵەکەی وەختی ڕەوایەتی دانی کە مردم فرامۆشی کردە لە بینیان بردگە ڕەوایەتە کوردیەت وەختی تەمامە ئەم کوردە لەم کوردەوارە ڕەوایەتە کوردیەتە کە ئێمە دروستمان کرد و هاوردمان و زیندومان کرد و ئەحیامان کرد و لە دڵە مریتەکانە خۆمانە کێشامانە دەرەوە باوەڕی پێکرد سویچ ناکاتە زەرزەر دەشتی خۆی ناکاتەوە نەوەی میدیا و کێ خەسرەوە تا تێ هەڵدریاک نا ژێ کورد ئەمەسە کوردستان سڵتە ناپەزیرە وإنسان لبروسيسيكا لحلبجاردنا عملها لعملكردنا لآزاديكا كحسي وانتخابكا أبيتو قهرمان أبيتو كرد وكرديتي هز إمام رواية ما ندرس كالرواية جولكتو بابا أمريكاتو بابا إنجليستو حتى تيهاو درياغا مفعول دانشگاهية ابتال من كرد ڕەوایەتە ئەسڵ ئەجدادە خۆمانمان هاوردەوە ئەوەی وا لەسەری ئێمە بنیاد ریاگین هاتکینە دەرەوە وەچمان کردەگە بەچۆ حیزە دموکرات قسەی بۆ کردن نییە پەکەکەی تێ هەڵدریاگە فاحەشە هیچێکی بۆ وتن نییە پەیمانە حەیدەری 7 دقیقە لە تەلەڤیزیۆنەکان و زریکەیان لێ هەڵسیاگە زریکە کاورای پەژاکی بەچە موحسن ڕزایی بوو جاش نییە ئێمە ئەڕۆینە تەلەڤیزیۆنەکان حەژی حەپۆمان هەست سەری ئەوەنەی پوتێکی 7 کیلۆیە ئەوەنە قسەی زلی کردگە لە تەلەڤیزیۆنەکانە مەرکەزە پرۆپاگاندا مەقەڕە پرۆپاگاندایە پێکاکە جورئەتیان نەو لە بەرامبەر ئێمە بوێسن زاتیان نەکرد ساعەتی ئێمە بانکەنە ئەوێ و حەپۆیان و مەتنە حەپۆیان بێن دەرمەوردە ئێمە قسە بکەن ئێمە شرکەتی دیا بکەین ئەوەسە قۆدرەت دیت براکەم دیت بەقەقەت و چەتەکانت قەندیلت و یاروان وا بەرێ خۆیان ئەدا گشتی بوونەوە موش چوونە کۆنا هەڵیت بوو وەڵاوە پەیمانە حەیدەری جمێنمان پێدا کۆرە تۆ تەکە یەکێتیە تەکە پارتیە لە یەکتری نەفەرتان کوشت تەجاوزیشتان کردەوە جنازەی یەکتری ئیسێشە تەکە یەکتریان نان و پیازە خوێن یعنی تۆ لە جمێ نەترسی یعنی ئێوە هەرکە جمێنتان پێ باوا لێ ئەترسنەوە کەونە زریکە زریک ئێوە لە چی ئەترسن پەیمانە حەیدەری چی بە ئێوە کردەگە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ چی بە ئێوەی کردەگە وا سیڕەتان هەڵساگە نابوت بوون پەیمانە حەیدەری ڕەوایەتە ئەسڵیە کوردیەتی هاوردەوە ئەوەیە پێتان کردەگە داستان کوردیەتی هاوردەوە ئەوەیە پێتان کردگە تێ هەڵدریاگانە نەوکەرە جوولەکە و جودۆ کریستیانەتی و نظامە سڵتە نەوکەرانە دەسە هەزارۆم ئەوەیە پێتان کردگە وەلێ ئێوە چون مشتی دەهاتی تۆسە ئەنەیافتگن خوا دوژمنەکانی ئێمەی لە مشتی کەر و ئەحمەق و تێ هەڵدریاگ و فاسد دروست کردگە وەگەر قەدار و ئێمە سەرکەوین بەسەر گشتتانە سەرکەوتگین بەسەر دەوڵەتە ئێرانیشتانە سەرکەوتگین 5 ساڵە بە تەمامە قودرەتتان و بە ئەربابتان ئێران و نەتانتوانی یەک ئینتقاد بێرن لە ڕاپەڕینی بکەن زاتتان نییە ئەها دەمتان گۆناکە حەپ بکەنیتر ئازاتان نیە غەڵەت بکەنیتر ئەها وەقتان نەما حیزبی دموکرات لەم دۆرانە کۆرۆنا ڕاسانە قەرەنتینە کردەکە یا ڕاسان بەردەوامە یا بەردەوام نییە مەچاحیز بەردەوامە یان نییە چۆن ئیستە خانەوادەی ئەوانەی وادانە وە کوشت یەخەڵ ناگرن سیخ ئاژنەکەن ها تفۆنەکانتان دەربێرن و ڕۆنی لێبەن و ڕاسانی شاخ و شار مەگە تۆ نەتەوت ئیسە چێ پێکردگە ڕاسان قەرەنتینەس یا بەردەوامە دانێتی هەڵدریاک بێریت و جامانەیە حیس کاتەمری چەفیەک و بپەڕێ لەسەر جۆگەلێک و بنووسی ڕاستان بەردەوامە بڕۆ عەکسەکان و ماسکۆ داتان نیاگە
قیافەی مزەخرف و دەستکەشی ئەحمەقانە و ماسکێکە ئەوە دابنێ بنووسە ڕاسان بەردەوامە لە پشتم ماسکە خوێڕی. چییە ئێوە واترسیاکەن؟ بابزانی ئەم ماجەرای کۆرۆنا وا تەواو نابێت، نایەڵین وا تەواو بێت و نایەڵین مردمیش بەر عەلەیهم مردم ورود کاتوە یەکتری بخۆن. ئەم کوردەوارە ئەبێ بە نمونەی دنیا و ڕەهایی لەگرا دەست پێ کات. ئاسار سەممە کەسیفە ئێوە لە پەیکەری ئەم جامعە پاکیەکەینەوە کە ئێمە دەست دانەوە دانەی ئێوەمان ڕوو کرد. کاکی باوکم تۆیە کە پێت وا بووەم عیلمە ئەم خانەشە ئەم خوێندنەوە لە ناوە کتێوە بڕۆ بە من بێژە شعرە حەمەیە فەتاحی بە کامە کتێ و تۆ توانی تەفسیری کەیتۆ. چۆن پێی ئەگەی حەمەی فەتاحی کارمەند نظامە سوڵتاس عینە عەلی خامنەیە و دوو نەسیحەتە کوردی دەمە قۆپان ئەکاتە پێ و خۆی بەعادات و بێ بچۆ لە ماڵە دانیشە. وەڵا حکوومەتە حەلیم فرە خاسە فاسۆدیامان پێدا کردمانیە ماڵ و با قۆڕۆنا نەمان خوا. حکوومەتە حەلیم تۆیدا دەسە سەدام حوسەین هەڵەبجێ بەسەرا هاوردی جەلالە تاڵبانی و پارتی 5,000 لەحزەیەکە مرد بۆی مهمنەوە. ئەنفالی پێت کرد 300,000 مرد بۆی مهمنەوە. گەرەکی و تەبلیغات بکات، هەماهەنگی بکات، ڕووستاکان لادیەکان چۆڵکە خەڵک بخاتە ناو ئوردوگاکان، کورد لە قەیرەت بخە. تەعاتر و نەمایش دنیایان کرد 38,000 نەفەریان داوە کوش لە بینی یەکتریە. هەزاران هەزار قەتڵ و تێرۆریان کرد. ئیشتە تۆیان بەخاتر کۆرۆنا خزانگە سەماڵە تۆ کۆرۆنا نەگری نەمرید. تۆ یا ئەترسێت مردم گوزاری لێکردن حیزە پێشمەرگیان کەوتن ناوە خیابان پاینیا سەرە جنازەکانی بڕوان لە مەسیح سەڵاحەدین و سەریە ڕەش و قەڵاچۆلان دەریان بێرێ شەق شەق نەخواتەوە نەشەقیان تیاڵدا چون مردم گوزاری کرد تێبەڕی ئەخلاقی گۆڕیا. لەوا ترسن خصلەتە مردم بگۆڕێ. خصلەتە مردم و گیانە نەتان ئەگۆڕێ. دیتە ئێمە ڕۆژاوەڵ حیچ سەرمایە گوزارێکمان لەسەر مردم نەکرد. نهاتین تەبلیغات و انتخابات و حەزمان پێ بکەن و بڕێنە دەورم مردما و پاچە خالی بۆ مردم بکەین و ملەتە عەزیم و شان ملەتە تێگەیشتوویە شۆڕش گیاڕە. حیچ کام لەمانمانە نەوت. وتمان ئەگەر فەسادە خۆتان فاسدن، وتمان ئەگەر نابودیەوە نابودن، ئیسە تەباهیەکەی خۆیان یەخەیان پێگری. سەر و ماڵیان داوە دەسە دەوڵەتە ئێرانی و نظامە سوڵتەی جیهانی هەر ئەوە یەخەیان پێگری. لەم ساتە وەختە قۆڕان نابگری ئای دکتۆر ناتوانێ خاسی کاتەوە خاس ناوێتەوە. بیمارستان و ئای دکتۆر وەمان خاس ناوێتەوە. ئەمرێ حتمە ئەمرێ. ئینسانێک حەچیشتە لێتانسن، ئەخلاقتان لیسن، ئیمانتان لیسن. ئیستا حتا ئیمانی بەوە نییە بێژە مردم بەلاخەرە ئینسان ڕۆژێ لەدایکەوێ ڕۆژێ ئەمرێت. مهم سەریەوە سە منم پرۆژەی ژیانە خۆمە چۆن بردەبەرەوە، من چۆن شانە خاڵ یەکەم، چۆنەوە مەحیز، چۆن ئجازە ئەدەم تۆ بەسەرما هەر کەسافەتێ بکەی. ناو تەسلیم بوو بەتەوە وەلێ ئەمڕۆگاتە جێگەی ترا وا لەگرایە یەواش تێتە دەرەوە. تۆش مەجبوری نیروهای ئەمنیەتی و پاڕلەمانت و خۆت و گشتی قاتیان بی قاتی مردم بوویت. تە فکرەکەی بۆریس جانسۆن کۆرۆنایی گرتەگە نانەیگرتەکە وتمانوە کەوتکن و درۆکردن. یانم های منیش گرتمەوە نییە چوومە ماڵ لە گشتیان زەرمتر ئەنگلا مێرکل و وتی دکتۆرەکەم کۆرۆنای بووگە منیش لەوانەیە تەماسم تیاوێ با 2 هەفتە بچمە قەرەنتینە یانێ مەردم بێ بچنە ماڵ. تەوەجۆ فەرموون ئەمە حاڵ و حکایەتە سەرزەمینێکە و ئینسانێکە کە 300 ساڵە بە سوورەتە سیستەماتیک نەبوودی یەکەن نظامە سوڵتەی جیهانی. وا لە بیرتانە وەختی ئێمە تەحلیلی نظامە سوڵتەی جیهانیمانە کرد کابرای کورد بۆ ئێمە نووسا کاکەی مەچاری کەس ناکەین بۆ دنیامان تێپەرەدەی بۆ یەهودمان تێبەرەدەی. لێیان شیویاگە زرت و زووتیان دەرچوو. بە شدەت لە مردمەکەی خۆیان نەترسن.
ئەها لە مردمێکی بێ ئەخلاق وا دروستیان کردگە ئەترسن چۆن کاورای ئەمریکا ئێستا ئەچێتە دەر ئەسلحە فرۆشی ئەسلحە ئەسێنێ ناوێتەوە مۆدل بۆ تۆ بیر لە چییە کاتۆ چی ئەسلحە ئەسێنێ بیر لەوە کاتۆ نائەمنی تێت دزی و چەتەی تێت پەلامارە یەکتری ئەدەن لەسەر دانێ برنج بۆ ناچی تۆ ئەسلحە بسێنی بە دیارێکی و دانیشکی کەرمە خوا و نان و خاوڕوێنێ تەواویکەی ئەی بۆچی تۆ لە قەحبەیەکە لە مردمە ئەمریکا تەعسیرە کرد ئەی بۆ ناچیسە لە ئەسلحە سندنەکا وەکو ئەویت ئەی بۆ ئێمە هانانەی کوردانەمان دانیاگە لە مروپا ئەژین بێن با ئاگامان لە یەکتری وێت حیز کوژمان نەکەن لە مروپا بۆ حچکە ئاوڕ ناتۆ وڵا گشتی ئۆکەیە گشتی ئۆکەیە دیت لە پڕێکا چۆن کۆرۆنا هەڵتی تەکان خەوەرنە و مشەو خەفتی سوحاوتیان قەرەنتینە هەروە هەڵاتەکەێنن لە ماڵە خەفتگی پەلامارە ماڵەکەنن کرمیتی پێوانین لە خیابانە بەرەگرن پوتەنەوتێکە پیاکەن و کرمیتە پێوانین بەلەمەکە مەسئولیت ئەوە بوو لە بەزەنگایەکا وەختی ڕۆژە تەنگانەت هێت و بەر مەردەمەکەوی و بێژی تۆ مەردەم وا بکەن ئێستا وەختی بوو دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە تورکی دەوڵەتە عێراقی بخەن وەختی بوو نظامە سوڵتەی جیهانی بخەن خەڵک بخەزێنە ماڵە خۆ باگشتی شێت بوێ باگشتی تەقە نەخۆی بکە لە کوڕی لە کەنیشکی باگشتی خودکشی بکە باگشتی تووشی بیماریهای ڕۆحی ڕەوانی بوێ بیکەن ئەم کارە بکەن بە شەرەف فاسد بیکەن دەی ئەوە نییە خەریکنەکەن بە شاعرەتی هەڵدریاب و بە پزیشکە پوفتیوز و ئەمانە گشتی کارمەندن حقوق بگیرن ئێوە تحتە تەئسیرە ئەمانە کەوتن لەناوە ئەم دنیا دابێن بزانم بعد کۆرۆنا چه اتفاقیەکە کەفێ ئەوە دەوڵەتە ئینگلیز دزی کرد و درۆی کرد و وتی مانگێتر کۆرۆنا نەماگە کۆنترۆڵمان کرد ئەوە حەسەنە ڕۆحانی وتی پیکی خوارد و چووە سەر و کۆنترۆڵمان کرد دەی سەحاتێنە ناوە خیابان ئەزدەم خەڵکی دووبارە یگرێتەوە دووبارە لیانەکەوێت و لیانەمرێت و شادنۆژ ناڕەحەتی قەلبی بوو دیابەتی بوو تەسادفی کرد و مرد و ئەرێ وەلێ ناتوانێت لەگراوایە پێ بکاتە ناتوانێ وای پێ بکاتە لەدەستیە تەرازێت هەن ماگن هەنێ ڕۆڵە لەم دنیا ماگن تۆ گەرەک تووتەکە تەبیعەتا دەرکەوی خۆتە فش کرد و قسەی زەلا کرد فاسد بۆ یەکتان زاتتان و لە بەرامبەر ڕاپەڕینە حەپەحەبتان بێت چون تەمامە و فاکتۆرانە ئێمە لێماندان لە وجودە خۆتانە مەوجود بوو و ئێمە درۆمان نەکرد مەوجود بوو لێتان فرە حەستانە کرد بهین بێژین مردمە بەڕێزە کوردستان و بەڕاستی ئێمە هاتکین مردم حەزمان پێ بکات و بەڕاستی مردم ئاوا ڕزگار ئەون نا ئێمە وامەنەوت ئەو ڕەوایەتیدا تۆی هاورد من هاتم تۆم باتڵ کرد و ماهیەتە تۆم دەرخست ئەو هات ئەمەڵ بکە من هاتم ماهیەتەکەیم دەرخست باتڵم کردەوە ئەو حەمەی فەتاحی تێرەیە کاتۆ قارەمانە شێعربازی من ماهیەتە پوفیوزە کاورایە پێی وانە لە بەگۆڕە دەی ئەخە من پوفیوزە هەدەفی چێ لەم شێرە وتکیسی من مستەقیمەن دەکە حاکمیەتا دەرکەوتگەم و تۆ بەچە حاکمیەت من وامە سەنگەرە بەر و ڕاپەڕین وانە سەنگەرە بەرە دەرکەوتگین دەکە ڕەوایەتی جمهوری ئیسلامی ڕەوایەتە دەوڵەت ملەت ڕەوایەتە نظامە سوڵتە ئێمە دەرکەوتگین دەکە ڕەوایەتی هێنارێ بەچی بە وجودە خۆمان بە ڕەوایەتە ئەجدادمان کە دەرمان هاورد لەناوە زەمیرە ناخوداگاه خۆمانە لەناو مەتنا لەناو حافزەی تاریخیە لەناو کەلام شەفاویە منسانە کوردیە دەرمان هاورد ئێستا هەر هەماهەنگی بکەن هەر بشنە بەرەوە لەذا هەواستان بێت بە چاو ئەخەڵەتین هەواستان بێ عادەتتان کردگە ئێوە یەک عمر لەناو فەسادا زندگیتان کردگە فەساد ناوێنن ئێوە یەک عمرەوانە ناوی نابودیە نابودی ناوێنیت تۆ هیچ تەسەورێکە لە مەرگ و نابودی و نیستی نییە تۆ هیچ تەسەورێکە لە بێکرامەتی نییە تۆ هیچ تەسەورێکە لە سەعادەت نییە نێست ئەمانیانە گشتی کردگەسە وەحم و خیاڵەوەی کەنە ناو زەهنی تۆ و تۆ عەمەڵی پێیەکەی هەواستان بێت اتفاقاتە پێشەڕوو
ئەترازێنێت لە دەست ئەم نظامە سوڵتەیە بڕۆن بە پیرەهانانەکەی کوردان ئەوروپاوە بڕۆن بە پیری خۆتان معڕەفیکەن ئامارە شارەکانتان بگرن چەند نەفرن با بتوانین ئاگامان لە یەکتری بێ ئەوانەی ناوخۆ بابزانن لێیان ئەترازێت و خصڵەتیان ئەگۆڕێت پەلامار یەکتری مەدەن شەڕ بەلایە یەکتری مەکەن ماڵ یەکتری پارێزن و نظامە سوڵتە و تەمامە کارمەندان نظامە سوڵتە لەبەین بوون هەر کەسێ تریبوونی گرتە دەست هەر کەسێ بووە تەم چەرمەگە مەردم لە تەیە ساڵانە گوزەشتەوە بەناوە شاعر و گۆرانی بێژ و ئاکادەمیسیەن و دانیشتجوو تەمامە ئەمانەیەشی لە سولا بەڕەتکەن چون تەمامە ئەمانە بوون حاکمیەت ئەوانەی حەلیمە کوردستان حکوومەتە حەلیم کاری کێشاگیسی آخر ئەستاسە کە مردم ئەو مەچەکە قارەمانیەتی خۆی دەربێنێ و بکەوێتە گیانیان و ئەکەوێت و ئەوێنین کە ئەکەوێ و ئەم ئەتفاقە بۆ گشتتانەکەوێ لا ئێوە خۆش